بناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم لە خزمەت بازرگانان و سەرمایەداران و خاوەن کۆمپانیاکان ئەو بابەتی کە ئەمەوێت لە خزمەتتانە عەرزیکەم بابەتێکە لەسەر پرۆمۆشن تەرویج و کاریگەری تەرویج و پرۆمۆشن لە کایەی بازاڕگێڕیدا. ئێمە لە ڕاستیدا لەناو بازار و لەناو تجارەت و بازرگانی بە شێوەیەکی گشتی ئەو چالاکیانەی فێری بووین دوای دراسەیەکی ورد و توێژینەوە گەیشتینە ئەو قەناعەتەی کە زۆربەی زۆری ئەم چالاکیانەی کە ئەنجام دەدەین کەمتر پشت بە بوعدە زانستیەکە دەچێت، زۆربەی ئەتوانم بڵێم چاودێگەریە، زۆربەی تاقیکردنەوەی ئەزموونی کەسانی ترە. لەناو زانستی مارکێتینگ و تەسویق وا باو بووە کە چوار بەشی سەرەکیە. ئەم چوار بەشە یەکێک لە بەشە سەرەکیەکانی بریتیە لە پرۆداکت، ئەوی تریان بریتیە لە پرایس، پلیس لەگەڵ پرۆمۆشن. هەموومان کارمان لەسەر منتەج و بەرهەم بەباشی کردووە و لە بابەتی سعریشە هەر وەکو ئاماژەمان پێکرد لە ڕێی ئەزموونەوە شتی باش فێر بووین و مۆزوعی تەوزیع و گەیاندنی کاڵاکانمان بە بەکاربەر و لە نزیکەوە قەرارگرتنی کاڵاکانمان بە بەرامبەر یان بە بەکاربەر توانیومانە خزمەتگوزارێکی باش پێشکەش بکەین.